مامۆستایانی زانکۆ جەخت لەسەر چارەسەری قەیرانی دارایی هەرێم دەکەنەوە و ڕایدەگەیەنێن ئەرکی حکوومەتی عێراق لە قۆناغی ئێستادا موچەی فەرمانبەرانی هەرێمدا بین بکات. بەهۆی پاشەکەوتکردنی موچە و دواکەوتنی موچەکانیانەوە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان لەبارێکی دارایی زۆر خراپان بۆیە زاورە حکوومەتی عراقی بە زۆترین کات موچەی فەرمانبەرانی کوردستان بنێرێ موچەی موچەخۆران بنێرێ چونکە ئەو قەیرانە دارایی کە ماوەی 3 ساڵە لە کوردستانە دروست بووە تەنها و تەنها باجەکەی خەڵکی فەقیر و هەژار و موچەخۆران و کاسبکارانی ئەم وڵاتە ئەیدەن. دابینکردنی موچە لەم کاتەدا ئەرکی حکوومەتی مەرکەزیە کە موچەی فەرمانبەرانی هەرێم دابین بکات لەبەرەوەی ئێستاشیە لە گفتوگۆیەکی چڕوپڕدا لەسەرەوەی کە چۆن حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی مەرکەزیە حکوومەتی ناوەندیان ڕێکەون لەسەر دابینکردنی موچە و ئەوە نازانم ینی چەندەها جارە سەرۆکی حکوومەتی عێراق سەرۆکی حکوومەتی ناوەندی دوو پاتێکە کە ئێمە پابندین بە دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. ئەرکی سەرشانی حکوومەتی ناوەندیە حکوومەتی عێراقا کە بوو جە و موچە بەگشتی بۆ هەرێمی کوردستان دابین کات چونکە ئەمە وەخۆی بانگەشەی بۆەکە کە هەرێمی کوردستان بەشێکە لە وڵاتی عێراق بەپێی دەستور مامەڵی لەگەڵاکە و هەر بەپێی دەستوریش ئەرکی سەرشانی حکوومەتە یاخود حکوومەت ناچارەکە کە هەرچی پابندێ دارایەکان هەیە بۆ هەرێمی کوردستان بنێرێ بەڵام لە بەرامبەر ئەمەیە ئەرکی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان قورسترە چونکە حکوومەتی ناوەندی لە ئێستا زۆرترین گومان و زۆرترین دوودڵی لەسەر ئەو لیستانایە کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئامادە کردووە. بە بڕۆی پسپۆڕێکی یاسای نێودەوڵەتیش کێشە داراییەکان لە عێراق بە کێشە سیاسیەکان بەرگاوی کراون و بە پێویستی دەزانێت بەغدا شایستە داراییەکانی هەرێمدا بین بکات. تەواوی کێشەکانی ئەم وڵاتە بە سیاست بارگاوی بوون یاریکردن بە بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوەندەی کە کێشەیەکی تەکنیکی و کێشەیەکی ئابوووریە زۆر زیاتر لەوەش کێشەکە کێشەیەکی سیاسیە ئەوەی کە لەبەر چاوی هەموو تاگێکی ئەم وڵاتەدا کێشەکانی نێوان کێشە سیاسەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ئەمە بەڵام لە پشتی ئەمەشەوە ئێمە دەزانین کە لە چەند مانگی ئایندەدا لە عێراقدا هەڵبژاردن بەڕێوە دەچێت لایەنە باڵا دەستی عەرەبیەکانی ناو حکوومەتی عێراقی دەبێت هەموو هەوڵێکی خۆیان بدەن بۆ ئەوەی کە بتوانن لە پۆستە باڵاکان وەکو پۆستی سەرۆکوەزیران و پۆستەکانی تردا بمێننەوە جا ئەوەی کە ئەوان بیری لێ دەکەنەوە یانەوە تا دەبێت دژایەتی کورد بکەن بۆ ئەوەی کە بتوانن دەنگی شەقامی عەرەبی بەدەست بێنن یانەوە تا دەبێت هەوڵی ئەوە بدەن بە تەواوەتی دەنگی کورد بەدەست بێنن بۆ ئەوەی کە بتوان ئەو کلێنەی لە ناو شەقامی عەرەبیە لە کاتی ڕێکەوتنیانە لەگەڵ کووردا بۆیان دروست دەبێت ئەو کلێنەی پێپڕ بکەنەوە. وەک شارزانی بواری دارایی شاماژەی پێدەکەن سەرباری پابندبوونی هەرێم بە زۆربەی مەرجەکانی بەغدا هێشتا بەڵێنەکانی حکوومەتی عێراق بۆ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە و ئەمەش بە پێچەوانی مافیا وڵاتی بوون لە عێراق ئەژمار دەکرێت